زای سۆران دۆزرایەوە. وتەبێژی پۆلیسی سۆران نەقیب هاوار ئەرگۆشی بە پامی ڕاگەیاند ئێوارەی دوێنێ ئاگادارکراینەوە بابوونی تەرمێک لە دەشتی دێلیزیان دوای گەیشتنی تیمەکانی پۆلیس تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا. هەروەها وتیشی هاوڵاتیەکە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە دایکبووی ساڵی 94 لەگەڵ خێزانەکەی لە سۆران دەژین. سەبارەت بە هۆکاری گیانلەدەستدانی هاوار ئەرگۆشی باسیەوەی کرد تەرمەکەی هیچ ئاسەوارێکی خنکان یاخود بڕین و ئەشکەنجەی پێوە دیار نییە. بۆ زانینی هۆکاری گیانلەدەستدانی تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کراوە. دوێنێ ئێوارە ئاگادارکرایانە بەبوونی تەرمێک لە دەشتی دێلەزیان دوای گەشتنی تیمەکانی پۆلیس تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا. لەوێ بۆمان دەکات کە هاوڵاتیەکی دانیشتووی سۆرانە بە ئەسڵ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە تەرمەکە هیچ ئاسەوارێکی خنکان یاخود برینیان ئەشکەنجەی پێوە دیار نییە. بۆ زانینی هۆکاری گیانلەدەستدانی ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کراوە.